بە بڕای من یەکسانی ژن و پیاو هیچ شتێک نییە بەهانێک بۆ یەکە ژنەگەڵ پیاوە یەکسانە بێت تەنها یەک جۆر شدم ئەوەش کە ئەگەڕێتە بۆ جسم و لە شولاری ژن ئەمە تەنها جەسەدی و جسمی ئەمەش گەڕێتە بۆ تەبیعەتی دروستبوونی ژنانەگینا ئازا یەکسانی ژن و پیاو ئەتوانی لەمە کارە بکەین یەکەم شت گوتم لە کۆمەڵگایە ئەبێ لە کۆمەلگای بۆ نمونە لە ئیدارەکردنی کۆمەلگایە لە سیاست مەدارە لە قانونە لە خێزانە لە خوێندنە لە هەموو جێگەیکی ئەم دنیا ئەتوانی تەجروبە زۆر هەیە بۆ ئەوە ژنانێکی زۆر هاتونەتە پێشەوە ئێستا کارەکەن ژنانێکی یەکسانی خوازن کە کارەکەن کە ئازادی خوازن کە وەکو ژنانێکیش هەن کە بەڕاستی لە دەوڵەتا کار ئەەکەن کە بەڕاستی ئەوان نەیانتوانیوە یاخود نایەنە یاخود بیرکردەوان بۆ جۆرە نییە کە لەو موقعاتێککە خۆیانیان بتوانن کە ئازاد کە یەکسانی بۆ بەرقەرارکەن بۆ خۆیانەژینا بە بڕای من کاتێکی ئینسانە چێتە پەرلەمانەوە کە پەرلەمان شوێنێکی حساسی ناو کۆمەلگایە ئەتوانێت دەنگی خۆت بە کۆمەلگا بگەێنی بەوەی کە تۆ ئەتوانێت پیاوە یەکسان بیت ئەچێکە لە نمونەکان ئەوەیە یەکسانی ژن و پیا بۆیە کە تۆ لە کۆمەلگایە کار کە دەخاڵەت هەبێت کە سەرپەرشتی بۆ نمونە لە ناو خێزانەکەتە بۆ نمونە یەکسانی ناو خێزانە لە زۆر کۆمەلگایە کەسی ڕئیسی لە خێزانە پیاوە ئەمە بەڕای من ناکرێت ئەوە بێت لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپای لە زۆرێک لە دنیاە ژن لەگەڵ پیاوە مەسئولەتی مناڵەکانی و خۆی بگرتە ئەستۆ و یەکێکە لە ڕئیسی خێزانەکەی سەرپەرشتی خێزان و مناڵەکانیشی ئەکات ئەمانە جۆرێکن لە یەکسانی کە ئەکرێ بکرێت یەکسانی لە جێگەی ژیان ئەکرێ بۆ ناکرێت ژنانک و پیاوانە شوێنی ژیانان بگۆڕن هەست کەسی ئازادە لەوەی کە لە وڵاتێکە ئەژی لەوەی کە لەگەڵ کێ ئەژیلەوەی کە بەتەنها ئەژی لە کوردستانە ئێستا ئەگەر ژنێک بەتەنها بژی لەوانێک کەمێک زەحمەت یاخۆ دەگەبشی جۆرەها بەهانە و تانە و تەشەری لێ ئەدۆزنەوە بەڵام لە وڵاتانی ئەوروپا گوتم تا ڕادەیەک ژنان ئازادیەکی زۆران بەدەست هێناوە بەتەنها ئەتوانن بژی لە ماڵێکا بۆ خۆی بەتانە ئەتوانێت کارەکانی خۆی بەڕێوە بەرێ ئەمانە جۆرەکن لە یەکسانی کە لەگەڵ پیاوە ئەتوانی بێت یەکسانی لا گوتم لە سیاست لە کۆمەلگا لە هەموو شوێنەکانە ئەتوانین ئێمە یەکسانی بەرقەرارەکەین لەگەڵ پیاوانە